یعنی بەڕاستی پاکخانی ژینگە لە پێش هەموو شتێکە پاکخانی ژینگە بابەتی دزینینەوە نییە بابەتی بێبەرنامەی نیە بابەتی مەعاژ نییە پاکخانی ژینگە بۆ هەموو مرۆڤەکان تاک بە تاک وەک یەکە یعنی بۆ کەسێک حیزبی بێ غێر حیزبی بێ حەزکردن بە مەسئولێتی ژینگە پیسی بەڕاستی لەو ماوەیەدا کە دەمێک دەڵێن مەعاش دەدرێت بەم کەسانێک کە ناو بازاری کوێ خایان دەکەنەوە ئەوە خایان دەبێتەوە ئەو جاریان مەعاش نادرێت یعنی وەکو موچەکەی لاتەوەکو 120ەکەی ئەگەر بەغدا بینێرەوە بەبێ لێبڕن دەدرێت ئەگەر نێنێرەوە بە لێبڕینەوە بەسکە گورگن نێشان دەدەن ئێستاش پاکخانی ناو کوێ ئەو هایلاتەوە کە ئەو کاتانێک کە دەڵێن مەعاشیان دەدرێتێ ئەمانیش دەست بە کارەکانیان دەکەن و زۆر خایان دەکەنەوە بەڵام کە کاتێک کە دەڵێن مەعاش نادرێ و ئەمانیش بێ مەعاشن پاکخانی ژینگە کارە ساتە لە کۆیە پیسەکە یعنی بێتامە بێزارین ئێمە وەکو دوکاندارێک هە چەندێکی بازاڕەکەشمان هەندە باش نییە بەڵام بە قەدەر حاڵ هەر پیس دەبێت خەڵکی جیاواز دێتە ناو قەیسەری شەرم دەکەی شەرم دەتگرێ کە ئەم بازاڕی دەدینی ناو سیمای کۆیە دەدینی سەرەتای داخلبوونی کۆیە دەدینی ژینگەیەکی پیس بە عام مرۆڤەکانیش ئەم مرۆڤانێک کە لەم شارە دەژێن دەبێت هەست بە مەسئولیت بکەن پاکخانی پارێزن بەڵام لەسەروی هەموو شتێکیان حکوومەتی دەسەڵاتدار کە ناتوانێت مەعاشێکی ئەم فەقیرانە دابش کات بۆ ئەوەی ژینگە خایەن کاتەوە بەڕاستی ناو قەیسەری کوێ سیمایەکی زۆر ناشیانێنێ وەکو کاریگەری خەڵک بێزی لە شتەکەی دەبێتەوە یعنی تەمەشا دەکەی بە شوێنێکدا بڕۆی شتێکی پیس ببینی شوێنێش پیس بدینی حەز نییە لادەی خێرا حەز لێ لەو شوێنەی نەجاتت بێ بەڵەوەڵە بە دڵنیایەوە ئەگەر ئێستاکانە ئێرە جوانتر بە کابرا حەزی دەکرد بێتە ناو قەیسەری بیدینێ بێتە ناوکۆی بەڵام ژینگە زۆر پیسە بۆن و بەرامێکی زۆر پیس بە ناوکۆیدا بڵاو بۆتەوە بەڕاستی کارە ساتە. والله برای برل حتا برای بێزارین ئەو زبرە هەندە پیسە نەخۆشی لەچ پەیدا دەبێت لەوەی پەیدا دەبێ نەخۆشی لەوەی پەیدا دێ مێشی تێدا هەڵێ سەگ و سوار دێ لەوێن دەرێ هەموو شتێک بۆنی ڕۆژانە دێ ئەمە لە بۆ پوختوخاوێنی دەگەڕێن بەس ئەوە پیسپۆرۆسمان پیشاندن ئەو نەخۆشیە هیچی ئەوەیە ئەها ئەوە تا ئەو بۆگەنیوە دیوتە لەوێن دەر ئەو زیرا بە هەمووی بۆنی دێ هەمووی بۆنی دێ بابە ئەو شارە بەعام پیس بووە بڕۆ تەمەشای محەلەکان کە بڕۆ تەمەشا ئەو محەلانەکە بە عارەبانەی هەڵدراوەتەوە ئەها بڕۆ ئەو ڕێ دەڕاتە خوارێ بڕۆ یەک عارەبانەی زێتە تێدایە بەخوای وەنیە کاکە ئەی برایەکەم وەڵڵا ئەم شارە ئەگەر پیس بووە ئەوانەی ئەوەی خاوێن دەکەنەوە پاران نادەنێ بۆیەوە پیس بووە پارە زۆرە والله پارە حتا بڵێ زۆر لە دەوڵەتانمان زۆرتر هەیە پارە حتا بڵێ زۆرە باپیرم باز نایدەنێ میلەت و نایدەنێ فەقیر کاسم لەوە بابزان پارێ بدەن لە ڕۆژانە بزانم خاوێنی دەکاتۆیان ئەو پارە والله هەری دەگن لە دەخیلەی داون دەیشارنەوە تێ نابن چاوێک پتە خۆری پڕ نابێتەوە هیوان پڕ نابێتەوە لەبەر زۆری هەندە زۆرە پڕ نابێتەوە باپیرم لەنا ئەو خاکەیمە زێرە هەمووی ئاڵتونە زێرە هەمووی ئاڵتونە و خاکەیمە بەخوای لە هەموو دەوڵەتانمان زێتر هەیە واریدان وڵاتی کو ئەرە وڵای ئێستا بێزارین لەو پیسەی بەس کوێ چارمان نییە و دەسەڵاتمان نییە ئەو میلەتە دەسەڵاتی لێ فەقیرە ئەوەی کەمە داومانە بە کۆی گشتی کە تقریبان ئەوەی کەو فترەی کەمە نەمانداوە نزیکەی 4 مانگمان لە باغەڵی خۆمانداوە کە تا ئێستاکە کتابەکەی وەزارەتی دارایی دەرنەچووە ئەو فترەش مەسەن ئێستا بەرنامەمان هەبوو ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو کە موچەچکیام دەینێ بەڵام لەبەر چەند هۆیشی پێمان نەدرا پێمان دابین نەکراوە ئیشەڵا لەوانەیە لە دووشەم یا سێشەمی موچەچکیام دەینێ وڵای ئەو کێشەیە تا ئێستا کە بەرپرسە لە وەزارەتی دارایی کتابەکە تەواو نەبووە دیارە لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ئەو پێنجشەمەی کە دەکا کتابەکە لە وەزارەتی دارایی دیارە تەواو بووە ئیشەڵا بەیانیش یەکشەمە دەست دەکەنەوە بە کارەکانی خۆیان لە بۆ هەفتەی ئایندە یا ئەو هەفتەی ئەگەر کتابەکان تەواو بێ ئەوجا کتابێک نوسخەک دەرێتەوە لە بۆ وەزارەت لە بۆ شارەوانی کوێ و دەوروبەری ئەوجا شارەوانی کوێ چەکانمان پێ بدەن ئەمە دەست دەکەین بە وەرگرتنی موسەکانیان مانگانە 400,000 دەدەینێ ئەوانەی کە 8 ساعتیش دەکەن 400,000 دەینێ ئەوانەی کە 6 ساعتیش دەکەن 600,000 دەدەینێ ئەوانمان هەیە مەسەن 600یان هەیە 400یان هەیە
هەر کەسە و بە ژێرەی سعاتی خۆی ئیمە بە سعاتە 4 سعات دەمە 200,000 دەدەینێ ئەو فات